ڕێگاکە بە قوڕی گیرەوە هەموو لای قوڕە و یعنی بە بارانێ دەبێتە خلیسک. من ئێستا لە ڕێگای مەرزی کێلێم ئەو ڕێگایی مەرزی کێلێ و قەڵات زێبەیەکەوە دەبەستێتەوە. ئەوانەی دەوری من شۆفێرانی بار هەڵگرانی مەرزەکەن کە لێرە گر بوونەتەوە وەک خۆیان دەڵێن کە کار لە پرۆژەی ڕێگای مەرزی کێلەدا دەکرێت بەڵام ماوەیەکی زۆرە کاری تێدا دەکرێت و بە خاوی کار لە پرۆژەکەدا دەکرێت لە ئێستاشدا کە وەرزی بارانە گرفت لە گرفتی هاتوچۆیان بۆ دروست بووە بۆ زانیاری زیاتر من قسە لەگەڵ خۆیان دەکەم. بەڕێزەگەر پێم بڵێ گرفتی ئەوە چیە بۆچی لێرە گرت بوونەتەوە؟ وڵا گرفتی ئێمەوە تا ئێستا ڕێگاکیان بۆ کردبووینەوە زۆر ناخۆش بەسە باران باریوە بۆتە قوڕ کەس دەرناچی ئەوی پێدا بێتە خوارە سەر ماڵ تێدا دەچێت تا ناچاری دەبێت ئێرەمان بۆ بکەنەوە دەنا مەرزەکە بەرەو داخران دەچی. ئێوە بەکوێ داهاتوو چۆ دەکەن پێشتر بەکوێ داهاتوو چۆتان دەکرد بۆچی یعنی گرفتان بۆ دروست دەبێ ڕێگایەکە چیەتی؟ وڵای ڕێگاکی لاوەکیان بۆ کردبووینەوە ئێستاش گیرەوە بە بارانێ بەس ئێرەمان بەدەستۆماوە گێرەمان بۆ نەکەنەوە مەرزەکە بەرەو داخران دەچێت. ئێستا ئەمڕۆ هیچ بار هەڵگرێک ڕۆشتۆ بۆ مەرزەکە؟ بار هەڵگر لە سەرێ ماون حاسێ بوون ئێستا ناوەرن بێنەوە خوارێ کەسی ناچی دەسەرێ. ئەی ئەو ڕێگای چیەتی کە ڕێگا لاوەکیەکە؟ ڕێگاکە بە قوڕی گیرەوە هەموو لای قوڕە و یعنی بە بارانێ دەبێتە خلیسک. ئێوە داواکاریتان چییە؟ چیتان بۆ بکرێت؟ وڵای داواکاریمانەوەیە ئەو کۆمپانیای کە ئەو موادەی بۆی دانراوە بڵین ئەو 300 ڕۆژە بەڕاستی ئەو 11 کیلۆمەترە 300 ڕۆژ نییە کە کۆمپانیاک نەتوانێت تەواویکە ڕێیەکی لاوەکی بۆ ئێمە کردوێتەوە بە یشکەتی شیاوی پێداهاتن نەبووە بۆ تڕێ لە ئێستا کە بە قوڕ بتوانێت تڕێ لە هاتچۆی پێداکە لە دوێنێ وەرە باران باریوە و ئەو ڕێگا لاوەکی کە بۆ ئێمە کردوێتەوە پەکی کەوتووە. داواکاریتان چیەوە چی بکرێ؟ داواکاریمان ئەوەیە کۆمپانیا ئەگەر لە مودەیەکی کەمدا نەتوانێت قیلەکەی تەواو بکە مەرزەکە پەکی کەوتووە و تا ئێستا ناتوانێت تڕە لە بچێت تا باران ببارێ تڕە ناتوانێت بستە مەرز لەبەرەوەی ڕێگاکە شیاوی ئەوەی نییە بە تەڕی پێیدا بڕۆین لەبەرەوەی بە یشکەتی سارەکان بە سارەی تر ڕایان کێشاوە نەوەک باران ببارێ و بیانەوێ بە ئاسانی بچن. زۆر باشە ئێستا ئێوە چی دەکەن بۆ نمونە چۆن دەچن بۆ مەرزەکە؟ ئێمەوە لێرە ڕاوەستاوین کە لایانی پەیوەندیدار ڕێگا چارێک بۆ ئێمە نەدۆزیتەوە مەجبورین لێرە مەرزەکە پەکی کەوتووە ئەتا ڕێگا چارێکیش نەبێ نەزانین سەر و ماڵی ئەو ساقانە لە ئەمنیەتدایە ناتوانین سارە بنێرین بۆ مەرز.